کە ئەوە مافی خۆمە کە دابمەزرێم. ئێمە وەکو کارمەندانی سەرژمێری لێرەدا گربوونەتەوە بۆی بکرین بە گرێبەست لە ماوەی 2 مانگی ڕابردووە کارمان کردووە زۆربیان دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن خەریجن بەڵام دانەمەزراون ئیتر داواکارم بکرێن بە گرێبەست و دامەزرێنەوە. 1500 کەس لەم دەورەیە بەس لە کەرکووکە. وڵا هۆکارەوێ ئەم حکومەتە لە تەواوی وڵاتانە حدودمان لەگەڵ ئێرانە بەیەکەوێ لەوەیە کەسێک کە تاویەکە خەریجی زانکۆ و پەیمانگا دامەزرێ بەڵام نازان بۆ شتە لە عێراقانیە نازانم هۆکار چێت داواکارم بکرێن بە گرێبەست. هەمومان دەرچووی پەیمانگا و زانکۆکانین داوا لە حکومەت ئەکەین دامەزرێنێ پێویستە ئەو 7000 دامەزرانی کەواتیایە ناوی ئێمەشی تیاابێ. ئێمە ئەمڕۆ گربووینەتەوە لەم گربوونەوەدا داواکاریمان ئەوەیە لە پارێزگای کەرکووک و هەروەها لە سەرۆک وەزیران محەممەد یاسوودانی کە ئێمە وەکو خۆمان بەش بە حاڵی خۆم من وەکو خۆم 5 ساڵە محازری مەجانی لە 2020 ملحقین ئێمە و هەروەها بەشداریمان کردووە لە پرۆسەی تعدادی سوکانی و سەرژمێری داواکارین کە ئێمە لە ناو ئەو حوت پلە وەزیفیە کە ناومان بچێتە ناو عەقدەکان ئەفزەڵیە بۆ ئێمە بێ و هەروەها ئەگەر بۆ هەمیشەیش بێ باشترە لەبەر ئێمە 5 ساڵ حساب کە خزمەتمان هەیە. داواکارەکانمان تەنها ئەوەیە کە ناومان بەرز بکرێتەوە بۆ بەغاو کە ناومان بچێتە ناوی دامەزراوەکان و تەنها ئەوە نەیە. شتەکانمان داواکارەکانمان زۆر بەسیتە مافی خۆمانە کە ئێمە خەریجی من لە 2015 خەریجم 5 ساڵە محازری مەجانیم بەشداریم کرد لەم پرۆسەیە کە ئەوە مافی خۆمە کە دابمەزرێم.